بەڕێزان ئەم کاتتان باش. من ناوم نەوزاد جەمالە، پسپۆرم لە بواری فەلسەفەدا. لەم دەرفەتەدا حەز دەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزدا باسی بابەتێ بکەم، ئەویش پێویستبوونی سینەما و فەلسەفەیە بۆ ئێمەی کورد. لە ڕاستیە پێشەوەی قسەکانم دەست پێ بکەم، من دەمەوێت لە گۆشەنیگایەکی تەواو جیاوازەوە باسی هونەری فیلم و سینەما بکەم. ڕاستە من بۆ خۆم وەک ئەکادیمیستێک، وەک توێژەرێک سەر بە کێڵگە و بوارێکی تریم لە دەرەوەی فیلم، بەڵام وەک بینەرێکی فیلم، وەک هەوادارێکی سینەما خۆم بە دۆستی سینەما ئەزانم، هەروەها لە تێڕوانینێکی فەلسەفیانە وەک توێژەرێک مافی ئەوە بە خۆم ئەدەم قسە لەسەر بابەتەکە بکەم کە سینەمایە، کە فیلمە. ڕاستە من بە فیلمساز نەبم، دەرهێنەر نەبم، هونەرکار نەبم، بەڵام وەکو توێژەرێک مافی ئەوەم هەیە فەلسەفیانە توێژینەوە لە فیلم بکەم. پاشان کە دەڵێم فیلم سینەما، ئیتر هەمومان ئەزانین ئێمە باز لە هونەرێکی سەرتاپایژی دەکەین کە زۆربەی ژانرە هونەرەکانی تری لە خۆیدا کۆی کردوتەوە و گرێداوە. هەر لەم سۆنگەیەوە ئەزانین سینەما بابەتێکە کە گرێدراوە بە زۆربەی زۆری ژیانی خەڵکەوە دەبێتە خەمێکی گشتی جیواژی کۆمەڵایەتی، چونکە فیلم یاخود سینەما بەرکەوتێکی ڕاستە خۆی لەگەڵ تاکانی ئێمەدا هەیە، لەگەڵ تاکانی کۆمەلگا هەیە لە هەموو کۆمەلگاکانی سەرتازەویدا. بەو پێش ئیتر سینەما یاخود فیلمە بێتە بابەتێکی هەمووانە، واتە هەمومان دەگرێتەوە. لێرە ناکرێت سینەما یاخود فیلمسازی تەنها وەک تەکنیکیشی بێژیان، وەک جۆرێک لە میکانیزمێک کە خۆ بەخۆ ئیشی لەسەر بکرێت لە دەرەوەی خۆ ئاگایی هوشیاری گشتی کۆمەڵایەتی لێمە ڕوانێت، هەروەها ناشکرێت بە تەنها فیلم یان سینەما بۆ سینەماکارەکان بەجێ هەڵبێرێت کە هەر ئەوان قسەی لەسەر بکەن. ئەمە تەنهاوی سم ڕوانگە و دەواازەیەک بێت کە من بۆچی ئەم بابەتەم هەڵبژاردووە، دەمەوێت قسەی لێ بکەم و لە چ گۆشەنیگایەکەوە دەمەوێت لەم بابەتە بدوێم. سەرەتا حەزەکەم بێم ناونیشانەکەتان بۆ ڕوونکەمەوە، لە ناونیشانەکەەوە بڕۆین بۆ بابەتەکە کە من باز لە سینەما دەکەم، باز لە فەلسەفە دەکەم، لە پەیوەندیە بە کوردەوە چییە؟ ئەم پەیوەندیە چییە کە بە کوردەوە هەیەی سینەما؟ هەروەها گرنگی و کاریگەری هەردووچیان بۆ مرۆڤی ئێمە لە چی دابێت؟ بەڵام پێشەوەی باسی ئەوەش بکەین بزانین سینەما و فەلسەفە چی پەیوەندیشیان پێکەوە هەیە بەڕاستی، چونکە وەکو لە ناونیشانەکە باسم کردەوە من باسی سینەما و فەلسەفە بۆ کورد دەکەم، بەڵام پەیوەندی سینەما و فەلسەفە چییە خۆی لە پێشدا؟ پێشەوەی باسی سینەمای کوردی بکەم، فیلمی کوردی بکەم چییە؟ ئەو ڕەهەندە سۆسیۆلۆژیی کە پەیوەندی فیلم و کۆمەلگای کوردی گرێداتەوە بێکەوە چییە؟ چۆن کاریگەری سینەما کە ڕاستە و خۆ لەسەر کۆمەلگای ئێمە هەیە لە چیدا بەرجەستە ئەبێت و چۆن بیناسینەوە؟ هەروەها خاڵێکتر کە ئەوە گرنگە چۆن سینەما کاریگەری لەسەر کۆمەلگاکان و لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی هەیە، هاوکات سینەماش خۆی کەوتوتە ژێر کاریگەری ئەو گۆڕانکاریە خێرانەی کە لەم سەردەما هەیە، بە تایبەتی پەرەسەندنی زانست و تەکنۆلۆژیای نوێ کە کۆمەڵێک ئالەنگاری واتە چالێنجی بۆ سینەما دروست کردووە کە من دواتر وەک تەوەرێک باسی ئەەکەم ئەو چالێنج و واخود ئەو ئالەنگارانی کە لە بەردەم سینەما هەیە چین و چۆنن قسەی لەسەر بکەین. بۆیە بە چەند تەوەرێک بابەتەکەم دابەژەکەم لە تەوەری یەکەمدا باسی سینەما و فەلسەفە ئەەکەم ئەو پەیوەندی کە هەیەە لە چیە و چۆن دروست بووە. لە ڕاستیدا لە مێژووی فەلسەفەدا بابەتی فیلم، بابەتی سینەما لای کۆمەڵێک فەیلسوف بۆتە بابەتی قسە لێکردن و توێژینەوە. پێشێک لەو فەیلسوفە فەڕەنسیانەی کە زۆر ناودارە و لای تیوریستەکانی فیلم ئەماژەی پێ ئەدرێت و گەڕێنەوە بووی وەک سەرچاوەیەک فەیلسوفی فەڕەنسی ژان دۆلۆز، ئەو لە کۆتایی سەدەی ڕابردوودا بە تایبەتی ساڵانی هێشتاکاندا کۆمەڵێک گوانەی لەبارەی سینەما و بیرکردنەوە و فەلسەفەوە قسۆتە ڕوو. لێدا هەر خۆی ژان دۆلۆز گەڕاوەتە بۆ فەیلسوفێکی پێشخۆی کە هێنری برکسۆنە، بە تایبەتی میتۆدی ئینتویشن کە لە عەرەبیە کراوە بە ئەلحەدس، لە کوردیدا لەوانێ بڵین درک پێکردنێکی ڕاستەوخۆی خێرا خۆ بەخۆ
هەروەها ژلدۆرۆز لەوانەکان یەگەڕاوەتەوە بۆ سەر کانت یا مێلۆپۆنتی کە فیلسوفێکی فێمەلۆجیە کە باز لە دەرەنگکردن ئەکات. بەتایبەتی ئەو زۆر لای برکسۆن وەستاوە کە بە تایبەتی باسی جوڵە ئەکات. وەکو ئەزانین فیلم لە فیلمدا ڕەهەندی جوڵە زۆر گرنگە. هەروها برکسۆن لە سەرەتادا کە باسی فیلمی کردووە باسی سینەماتۆگرافی کردووە لەو کاتەدا سەرەتاکانی سەرهەڵدانی فیلم بووە لە فەڕەنسا. بە تایبەتی برکسۆن باسی ئەو خاڵەی کردووە ئەوەیە کە جوڵە بەردەوامی ئەدا بە شتەکان بەردەوامیش دەگێڕێتەوە بۆ شتەکان. لەم ڕەهەندەوە دۆلۆز هاتووە قسەی لەسەر جوڵە کرد و بەسوێتیەوە بە فەلسەفە و سینەماوە. خاڵێکتر ئەوەی کە دۆلۆز ئیشی لەسەر کردووە من لەمێ ئاماژەی پێ بمە خێرایی ئەوەیە خاڵی بدۆزینەوەی خاڵی هاوبەشی نێوان فیلم و فەلسەفەیە. لای دۆلۆز فەلسەفە بریتی لە چەمسازی، فیلمیش بریتی لە وێنەی جوڵە وانە ئەوە پێناسەکە شتێکەتی کە ئازادی واتە فەلسەفە لە ڕێگەی چەمکەکانەوە بیر دەکاتەوە لە کاتێکا سینەما لە ڕێی وێنەی جوڵاوە بیرمان بۆ دەکاتەوە. کەواتە خاڵی هاوبەشی فەلسەفە و سینەما هەر وێنەیە، بەڵام دوو جۆر لە وێنەی جیاوازمان هەیە. وێنەیەکی زەینی هیزریمان هەیە کە پەتیە کە بریتی لە چەمکەکان بیرۆکان ئەوە لە فەلسەفەدا ئیشی لەسەر دەکرێت. لە کاتێکدا لە سینەمادا ئێمە وێنەی جوڵامان هەیە کە بابەتەکانمان بۆ بەرجەستە ئەکات. وە لە هەردووکیشیاندا وێناکردن هەیە. وێناکردنی فەلسەفی وێناکردنێکی زەینی هیزرەکیە، بەڵام لە فیلمدا وێناکردنێکی بینراوەیکی پێڵێن واتە ڤێرچۆڵە. بۆیە بەڕای ژلدۆرۆز سینەما هەوڵێکی نوێی وێنەسازیە بەڕاستی، وەک چۆن فەلسەفە چەمەکسازیە وێناکردنێکە لە ڕێچەمکەوە، سینەماش هەوڵێکی نوێیە لە وێنەسازیکردنە. لەمەوە دەکرێت فەلسەفەش لێکۆڵینەوە لەو فۆرمە نوێی وێنە بکاتەوە، لە قسە لەسەر وێناکردن بکاتەوە، سیستەمی چەمکسازی بکاتەوە. بۆ چونکە جۆلدۆلۆز پێی وایە وێنەی سینەمایی پڕ لە ئاماژە پڕ لە کۆدی تایبەت، چونکە سینەما بۆ بۆچوونەی ژلدۆلۆز تەنها نیشاندانی وێنە نییە وەکو لە خۆیدا هەیە، بەڵکو وێنەکان لە چێوەی جیهانبینێکی دیاریکراودا بەرجەستە ئەکرێت. وێنەکان دەخرێتە ناو جیهانبینێکی دیاریکراوە. لێرەوە ئەو لینکە ئەو پەیوەندی ئەو ڕایاڵی کە لە نێوان فیلم و سینەمادا هەیە ببوورە لەنێوان فەلسەفە و وێنەدا یاخود فەلسەفە و فیلمدا هەیە، لای ژۆلۆز دەبێتە بابەتێکی فەلسفیانەوە قسە لەسەر دەکات. وەکو چۆن ئیتر فەلسەفە کارخانەیە چەمەکسازیە، لە کاتێکدا سینەماش کارخانەی پیشەسازی وێنەی جوڵاوە. لە هەردووچانە وێنەکان توخمی سەرەکین، بەڵام بە شێوازی جیاواز ئیشی لەسەر دەکرێت. هەڵبەت ئەم تێگەیشتن و لێکدانەوەی ژلدۆلۆز زۆر کاریگەرە لە دنیای سینەما و فیلمەکاندا، بەڵام لای هەندێک پەسەندکراو نییە لە بەتایبەتی ئەوانەی کە لە بواری سینەمادان هەندێک پیان وایە سینەما هیچ پێوەنی بە فەلسەفەوە نییە. فیلم بە تایبەتی پیان وایە سینەما زۆر نافەلسەفیە، بابەتشی نافەلسەفێت، چونکە فەلسەفە ئیش لەسەر بواری ڕامان و لێکدانە و چەمک و بیرکردنەوەی پەتی ئەکات. لە کاتێکدا سینەما بابەتێکی میلیە، بۆ خەڵکی جەماوەرێکی گشتیە، فەلسەفە بۆ خەڵکیشی دەستە بژێرە، هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە. خاڵێکی دێت ئەوەی کە لەوانی کە مێژووی سینەما شارەزان زۆر گرنگە ئەوەیە کە پێیان وایە دەرکەوتنی سینەمایان فیلم پێش ناوەڕۆکەوتووە، فەلسەفە ئیش لەسەر ناوەڕۆکە، لەسەر جەوهەری شتەکان ئەکات. لە کاتێکدا سینەما ئیش لەسەر نیشاندانەکات، نمایشکردن نەکات. و هەروەها ئامانجی سینەماش بۆ ئەوە نییە کە بیرکردنەوەیەکی ڕامانێکی قوڵمان پێ بات بە بۆچوونی وانی کە دژی ئەوەن کە سینەما پەیوەندی بە فەلسەفە نییە. فەلسەفە زیاتر ئیر لەسەر ڕامان و ئەو بابەتانە ئەکات، بەڵام ناوەڕۆکات. بەڵام سینەما تەنها ئامانجی ئەوەیە چێژ و خۆشی ببەخشێت بە خەڵکیشی زۆرینەی جەماوەری گشتی. بۆیە هەرکە لە سەرەتایدا کە فیلم دروست بۆ نمایشکراوە زیاتر ئامانجەکانی خۆش و چێژ بەخشین بۆ بە خەڵکی هیچ پەیوەندی نەبوو بۆی کە ببێت بە بابەتێکی بیرکردنەوە ڕامان و لێکدانەوەی قوڵ. بەڵام ئەمە ئایا وایە نا ئایا سینەما خاڵی لە بیرکردنەوە لە تێگەیشتن یان نا؟ ڕاستە سینەما سەرەتا وا دەرکەوتووە
خۆی وەک ئامرازێک دەرکەوتووە بۆ نیشاندانی کۆمەڵێشت بە ئامانجی چێژ و خۆشەویستی، بەڵام لە ئێستادا سینەما بۆ جۆرە مامەڵی لەگەڵا ناکەێت. ڕاستە هەندێکیش ئەوەش ڕاستە ئەگەر هەموو بابەتێکی سینەمایی و فیلمەکان بکەین بە بابەتێکی فەلسەفی و قسەی لەسەر بکەین، لەوانەیە خەڵکانێکی زۆر دەستە بژێری کەم ئیشی لەسەر بکەن، خەڵکانێکی گشتی زۆرینە چێژی لێ نەبینن، چونکە بابەتەکان ئەبێ بە تێوەری ڕەهندێکی تێوەری ئەو چێژەی کە بۆ خەڵکی ئاسایی و خێرا کە لە ڕێی وێنەکانەوە ئەبێت لەیدا ئەبڕێن. هەندێکی تر بۆچوونێکی تر ئەوەی کە وەک ڕخنەگرێکی بەناوبانگی ئەمریکیمان هەیە ڕۆجەر ئێبەرت کە لە سەدەی ڕابردووە لەدایک بۆ 2013 خۆشی دایک کردووی شەکە لەو ڕخنەگرانی کە زۆر زۆر بەناوبانگە لە ئەمریکا، کۆمەڵە کتێبی زۆر گەورەی هەیە، نووسینەکانی زۆر سنجین و قورسن. ئەو پێی وایە ڕامان و لێکدانەوەی فەلسەفی دەبێتە هۆی تێکدانی کاری سینەمایی، کوشتنی ئەو چێژە ئێستاتیشەی کە لەوێنەدا هەیە، چونکە بارگاوانەکە قورسیانەکە بە کۆمەڵی پرسیار و ڕەهەندی قوڵیان بۆ دۆ ئەزیێتەوە لە ناوەڕۆک و لە پەیامدا کە لەوانەیە دەربچێت لە لایەنە تیورێکەی. هەروای ئەمە فەیلسوفێکی فەڕەنسیشمان حکوومەتمان مێرلۆ-پۆنتی پێی وابووە هونەر بەگشتی هەکبەی نمایشکردنی بیرۆکە فەلسەفیەکان نییە، واتە ئامرازێک نییە ئەمە بۆ ئەوەی کە بیرۆکە فەلسەفیەکانی پێ نمایش بکەین. بۆیە لێرەوە دەکرێت بڵین سینەما یاخود فیلم، هونەری فیلم زیاتر پێویست بۆ کولتورێکی میلیە لە کاتێکدا فەلسەفە هی دەستە بژێرەکانە. ئایا بەڵام ئەو پرسیارە بکەین ئایان بۆ چوونە تەواوە دروستە شیاوە وایە یان نا؟ ڕاستە بە دیوێکدا سەرهەڵدانی فیلم وەکووتمان لە بەرەبانی مێژوە سەدەیەک لەمەوبەر بە ئامانجی فەلسەفەکاری و فەلسفاندن نەبووە، فیلم بریتی بۆ لەوێنەیەکی جوڵاو نەگڕامان و بۆچوونی تیۆری. بەڵام نابێ ئەوشمان لەبیر بچێت کە بنەڕەتی هەموو فیلمێک کۆڵەکەی فیلم دەقی نووسراوە، دەقی نووسراویش پڕ لە ئاماژەی سیمۆتێکی، هەموو دەقێکیش سەرباری سەرنج و باخی باری دەرونی نووسەرەکەی لە هەناوی خۆیدا ئەو دەقە دۆخی کۆمەڵایەتی، کولتوری، شارستانی، مێژووی، ئابووری، سیاسی، کۆدی شتەکان، ڕووداوەکان، بابەتەکان، کەسەکان لە خۆی دەگرێت. لە دەقەکاندا ئەم شتانە وێناکراوە، بەرجەستە کراوە لە وێنەی جوڵاودا. بۆ نمونە میوزیکمان هەیە، ڕووناکیمان هەیە، دەنگمان هەیە، ئەمانە هەر هەمووی لە فیلمە ئیشەکەن و کارلێک دروست دەکەن. لەبەرەوە ناتوانین بڵێن بە پێناسە سادە باوەکەی کە بڵێن لە سەرەتادا فیلم چۆن سەری هەڵداوە تەنها بریتی بووە لە ئامرازێک بۆ بەخشینی چێژ بە زۆرینەی خەڵک بینەر. ئێستا بۆ جۆرە سەیری فیلم بکەین، بەو جۆرە تەماشای بکەین. هەروەها ئەوەش ڕاستە وێنەکان لەوانەیە وێنەیەک جێی هەزاران وشە بگرێتەوە، بەڵام بەبێ دەق فیلم نییە، بەبێ دەق فیلم نییە. هەروەها ژێلدرۆز بۆچوونێکی زۆر جوانی هەیە سەرهەڵدانی سینەما و فیلم لەگەڵ سەرهەڵدانی بیرکردنەوەی فەلسەفیانە لە جوڵە تەریبە. بە تایبەتی هەروەمان فەیلسوفی فەڕەنسی بێرگسۆن لە سەدەی ڕابردوودا کۆمەڵێک بۆچوونی جوانی هەبوو لەسەر سینەتۆگرافی، لەسەر جوڵە، لەسەر چەمچی کات کە ئەمانی بەستێتەوە بە فیلمەوە، بە جیهانی فیلمەوە. هەڵبەت هەم لە نێوان فەیلسوفەکانیشدا بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە ناوەڕۆک و پەیامی فیلم. هەندێک بۆچوونمان هەیە دیدێکی ئەرێنی هەیە سەبارەت بە سینەما یا فیلم، هەندێک فەیلسوفیشمان هەیە دیدێکی زۆر نەرێنی و پەرچەکەداران هەیە بەرامبەر بە فیلمەکان. بۆ نمونە ئەوانەی کە دیدێکی ئەرێنیان هەیە، من تەنها باسی ستانلی کەڤێڵەکەم لە سەدەی ڕابردوودا، فەیلسوفیکی ئەمریکیە. ئەو پێی وایە سینەما لە توانایدایە شێوازی بیرکردنەوەمان بگۆڕێت. ئەو قسە لە ناوەڕۆکی فیلمەکە. ئەو پێی وایە ستانلی کەڤێل ئێمە لە ڕێ فیلمەوە باسی دۆخی دەرونیەکەین، باسی هەڵچوونەکانی مرۆڤ دەکەین. هەر ئەو ستانلی کەڤێل چۆر باسی لە هەندێک فیلمی میلی پۆپیلێری ساڵانی سیەکانی هۆلیوودی باس کردووە، بەڵام لە ڕێگەی ئەو شتێکی هەندێک بابەتی فەلسەفاندن بخاتەنە ئەو فیلمانەوە و ڕای جەماوەری ئاساییش و ئامانجی ئەو بۆ جەماوەری ئاسایی فیلم بەلای فەلسەفەدا ڕاکێشێت. بۆیە ستانلی کەڤێل خاوەنی تێزێکە لە بواری فیلم و سینەمادا کە پێی دەوتێت ئۆنتۆلۆژیای فیلم. ئەو پێی وایە بوونێکی تر لە دەرەوەی جیهان لە کاتی ئەزمونکردنی فیلمدا، لە کاتی بینینی فیلمدا دێتە ئاراوە.
هەروەها ئەو دیدێکی زۆر پۆزیتیڤیشی هەموو بەرامبەر بە هۆلیوود لە کاتێکدا کوردینە سەری پاشتر ئێمە تێلۆرا دوورنەمان هەیە یەکێکە لە فیلسوفەکانی قوتابخانەی فرانکفۆرت کە زۆر نەرێنی بووە سەبارەت بە فیلم سەبارەت بە فیلمی هۆلیوود ڕەدی کردوتەوە بەڵام ستانلی کەڤێل پێی وایە ڕاستی وێنەکان ڕاستە فیلم یا سینەما وێنەی خۆ بەخۆی هەیە بەڵام وێنەکان ڕاستی ئەو وێنانەی کە لە فیلما هەیە تەنها لە وێنەکانە خۆی نییە بەڵکو لە ئەنجامی ئەو کارلێکەرەی کارلێکردنەی کە لە هەستی بینەرا دروستی دەکات دەرەکەوێت بۆیە ئەم ناویناوە دۆخێکی تری ئەزمموی بوون لەسەر بیندارێت واتە کاتێک کە بینەر لە هۆڵێکی سینەمادایە وەک شوێنێکی ئەزمموی تەماشا ئەکرێت دەکەوێتە دۆخێکی تری بوونەوە ئەکەوێتە دۆخێکی ئەزممویەوە کە جیاوازە لەو دۆخی کە لە ژیانی ڕۆژانەی ڕۆتیندا هەیەی بۆیە ئەم ناویناوە ئۆنتۆلۆجیای فیلم لەبەرەوە بەڕاستان کرد لێکەڤێل فیلم یاخود نمایشکردنی فیلم و تەماشاکردنی فیلم وەک جۆرەێک ئەزمونکردن دابڕانە لەو بوونەی کرد لە ژیانی ڕۆژانەماندا هەیە کە نامان ناوە بوونێکی ڕۆتینی ژیانی ڕۆژانەی کە هەڵسان و دانیشتن و چوونە سەر کارەکانی خۆمانە نان خواردنە یا جوڵەیە یا پەیوەندەکانی تمانە ئەمە لە کاتێکدا خۆدات کە ئێمە لە هۆڵێکی سینەماداین لە ژوورێکی تاریکداین فیلمێک نمایشەکەی ئێمە ئەزمموی ئەەکەین لەمەدا بوونێکی تر دێتە ئاراوە کە زۆر جیاوازترە کەواتە ئەبینی سیرەکەی لایستان لیکەڤێل زۆر جوان بە شێوازێکی جوان فەلسەفیانە قسە لەسەر سینەما لەسەر هۆڵی سینەما لەسەر فیلم ئەکرێت دید و بۆچوونێکی زۆر ئەرێنی هەیە لە کاتێکدا بۆچوونێکی ترمان هەیە کە قوتابخانەی فرانکفۆرتە بە تایبەتی توێدۆ ئەدنۆرنۆ ئەو سینەمای با بڵێن چونە ماس کەڵچەر تەماشاکات ماس کەڵچەر پێوە سینەما ئەمرازی دەسەڵات خوازیە کۆنتڕۆلکردنە مێششۆتنەوەی قازانجوستنە بازرگانیە پرۆپاگەندە سیاسی پرۆپاگەندە سازیکردنی سیاسی تێدایە ئەم بۆچوونی هەڵبەت ئەم بۆچوونی ساڵانی بوورە ساڵانی پاش جەنگی جیهانی دووهەمی سەدەی ڕابردوو ڕاستە جۆرێک لە ڕاستی پێ دیارە بەڵام هەموو ڕاستەکە دەرناخات بەڵکو قسەکەی ئەدۆرنەوە بە جۆرێکی تر ڕاستی فیلمان بۆ دەرەخات گرنگی فیلمان بۆ دەرەخات کە ئەوەیە کە فیلم چەچێکی دووسەرەیە هێزێکی دووسەرەیە ئەکرێت بە جۆرێک خزمەت بە ڕۆشنبیری بکات ئەکرێت بە جۆرێکی ژوێرانکاری دەرونی بێنێتە ئاراوە کاتە دوودی جۆر دیدی بۆچوونمان هەیە لە ڕوانگەی فەیلسوفانەوە ئەوەی ئەلێنی بوو ئەوەی نەرمی بوو بەڵام من خاڵێکی ترە خەمە سەر ئەو بابەتە سینەما بیر دەکاتەوە چۆن سینەما بیر دەکاتەوە بە چی بیر دەکاتەوە کاتێک کە سینەما بیر دەکاتەوە چی ڕۆدات کەواتە لەم خاڵی ترمە ئەمێ باسی ئەو بکەم سینەما کە بیر دەکاتەوە چی ڕۆدەدات لای بینەر چی دێتە ئاراوە لە ڕووی کولتوری و لە ڕووی سیاسی و لە ڕووی ڕۆشنبیریەوە چی دێتە ئاراوە بەرکەوتی سینەما لەگەڵ بینەردا دەکەت پرۆژەیەکی درێژخایەن بێت واتە هەندێک جار بەرکەوتی مرۆڤێک لەگەڵ بینینی فیلمێکدا هەندێک جار کاردانەوەی خێرا دروست نکات و هەڵچوون و داچوونەکان گریانە تووڕەبوونە خەفەت خواردنە ئەو حاڵەتانەی کە بەسەر مرۆڤدا هەندێک جار لەو کاریگەریانەی کە هەشێری درێژخایەن نەبینراوە لەبەرەوە سینەما ئەدایە دەکرێت ئێمە بە سینەما بیر بکەینەوە یا لە ڕێوە بیر لە خۆمان بکەینەوە خۆمان بناسین داهاتوومان پێ بناسینەوە من بەڕای من سینەما بیرکردنەوەیە بیرکردنەوە لە سینەمادا هەیە جا بیرکردنەکان فەلسەفی بن یان نافەلسەفی بن هەروەها ئێمە ئەتوانین بە سینەما بیر بکەینەوە واتە لە ڕێگەی سینەماوە لە ڕێگەی ئەو تێمایانەی کە لە ناو فیلمەکانە بەرجەستەکرێت بیر لە کۆمەڵێک شتی واقعی ژیانی خۆمان بکەینەوە و هەروەها لە ڕێی سینەماوە بیر لە کۆمەڵێک شتی تری بکەینەوە بۆ داهاتوومان هەروەها سینەما خۆشی ئەبێتە بابەتی بیرکردنەوە کاتێک ئێمە لە سەیری فیلمەکەین و توێژی لەسەردا ئامەزرێن قسەی لە دەکەین شڕۆ دەکەین لەکدانەوەیکەین بۆ نمونە تۆ کتێبێکی جوان نووسراوە لای ناوەکەین نووسەرەکەین لە یاد نیێستا فەلسەفەی باتمان فیلمێکی باتمانە فیلمێکی ئەمریکیە چۆن مەسەرەن لە یادا کۆمەڵێک پرسیاری فەلسەفی لەو سەر ئەو فیلمە دروست دەکرێت سەبارەت بە دادوەری سەبارەت بە توندیژیەکان ئەوەی کە لێ ئەکەوێتەوە لە ئەنجامی ئەو بینین ئەو فیلمەوە مرۆڤ کۆمەڵێک پرسیاری فەلسەفیان سیاسی یا هوەری کولتوری لێ دروست دەبێتەوە کەواتە سینەما بیر دەکاتەوە بیری پێ ئەەکەینەوە بیری لە ڕێیەوە بیر دەکەینەوە بیر لە شتەکان ئەەکەینەوە هەروها بیر لە خودی سینەماژەکەینەوە خاڵێکی تر ئەوەی کە من پێم وایە گرنگە باسی بکەم سینەما خۆ ئاگایەکە لە دەرەوەی ئێمە واتە پەیوەندیەکی دیالکتیانەی من لەگەڵ دەوروبەرا دروست دەکات
لە سینەمادا ئەو خۆ ئاگاییە کە من و منێکی بینەرم لە خۆم ڕادەمێنم لە خۆم واتە لە نێوان قۆناغەکانی ژانی خۆم دۆخە جیاوازە دەرونیەکانمە هیزدەکانم کۆمەڵاتەکانم سیاسەتم لە ڕێی بینینی دیمەنێکەوە لە کەسێتێکە پاڵەوانێکە چیرۆکێکە ڕووداوێکە خۆمی تیا ئابینمەوە جۆرێک ئاگایی خۆم جیا ئابێتەوە لەو حاڵەتی کە خۆم پیانین لەسەر لە وێنەی ئەوی ترداکە لە چیرۆکەکەی ڕووداوەکەی داقەکەی تیا ئەبینمەوە شۆڤێ ئەەکەم و لە گدانەوەی بۆ ئەەکەم کەواتە سینەما خۆ ئاگاییەکە لە دەرەوە هیچ لەو فەیلسوفانێک کە ئیشی لەسەر ئەم لایەنە کردووە بینێنەوەی خۆت وەک ئەویتر پاڵ ڕیکۆلە کە هاوڕێکی ئەندرێ بازان بووە لە سەدەی ڕابردووە ئەندرێ بازانی شەکە لە تیۆریستەکانی گرنگە بەناوانەکانی فەڕەنسا لە بواری سینەمادا کۆمەڵێک ئەو کۆمەڵی وتاری نووسیە لە بۆڤاری ئسپێری فەڕەنسیدا بە نیشانی خۆی ئەو وەک خۆ خود وەک ئەویتر لێدا پاوە ڕێکرد باسی وایە کە مرۆڤ چۆن ڕێگەی جێڕانەوەی خۆیەوە خۆی کەشف بکات تۆ کاتێک کە تۆ لە سینەمادا وێنەیەکە بینی دیمەنەکە بینی چیرەکە بینی کە باز لە جێڕانەوە ئەکات کارلێک هەیە لە سەر دروست دەکات چیت بەسەر دێت خۆت ئەخیتە جێگەی ئەو پاڵەوانە ئەو چیرۆکە خۆتی تیا ئابینی تۆ لە ڕێگەی ئەوە خۆت کەشفەکەیت کەواتە سینەما ئەوکوتم بەردەوام ئاگاییەکە لە دەرەوەی ئێمە ئابینین و خۆمان کارلێکی تا دروست دەکەین بەڵام لە ڕێگەی وێنەکان تەوەریشی تر کە ئێمە سەری سەبارەت بە چالێنجەکانە ئایا ئێمە ئێستا لە خۆناغی پۆست سینەماین واتە پاش سینەماین بە تایبەتی ئەم پرسیارە بۆ ئەوکەم چونکە دوای داخرانی هۆڵەکانی سینەما لە ساڵی ڕابردوودا بە هۆی نەخۆشی کۆرۆناوە سەرتاسەری جیهاندا بۆ هۆی جۆرێک لە جۆرەکان پەکخستنی سینەماکان و کەسکردنی فیلم بەڕاستی زەبرێکی کەمەرشێنیدا لە بواری سینەما بۆیە ئەکرێت ئایا ئەمە بڵێن ئەمەیت لە خۆناغی پاش سینەماین یان نا خاڵێکی تر ئەوەیە کێشێک لەو بۆچوونانە نوبوونی فەیلسوف و نووسەری فەڕەنسی زیگفرید زیلنسکیە کە ئەو پێی وایە سینەما وەک بینرا و بیستا و تەنها بریتیە لە وێزیەک لە مێژوودا بۆیە ئێمە ئەکرێت بینە سەردەمێشترەوە کە بە سەردەمی پاش سینەمادا ئەنرێت بەڵام هەندێک ئەم بۆچوونەی وەک دادی ئەندرۆم بۆچوونەی زیلنسکی ڕەت دەکەنەوە بەڕاستی نازانێت ڕاستە ئێمە وێزگێک لە وێزنەکانی مێژوودا سینەما بۆ جۆر و فۆرمە سەری هەڵداوە ئێستا فۆرم و شێوەیەزیشی تری گرتوتە بەر چالەنجێکی تر کە ڕوبەڕووی سینەما کارانە بێتەوە ئەوی شۆڕشی تەکنۆلۆژیای دیجیتاڵە کە لە ئەمڕۆدا ئەو تێورە کلاسیکی کە هەبوو بۆ فیلم بەرهێنان کە فیلمی لە سێ قۆناغدا کۆکردێتەوە تۆمارکردنە مۆنتاجە وانە لەگەڵ نمایشکردن لەو سێ قۆناغەدا ئامێرەکان بە شێوازی دەستکاری بۆ مانوێل بووە بەڵام ئیمڕۆ لە شۆڕشی تەکنۆلۆژیادا کۆمپیوتەر بواری دیجیتاڵی چۆتە ناوێ و ئەو شتانە هەمووی گۆڕاوە و بە ئاراستەیش کرابراوە بۆ نمونەیەک لەو پرسیارانەی کە ئەندیدا درۆ باسی ئەکات ئایا ئێمە توانین فیلم بەبێ بە کامێرا بەرهەم بێنین بەڕاستی کامێرا هەموو شتێکی بەدەستەوە ئەژیرێت کامێرای دیجیتاڵی ئێستا بەڵام کامێرا ئێمە بەبێ کامێرا فیلم بەربێنین وەک ئەو بۆ نمونە باز لە فیلمی گیۆڵفەکات لە 2010 تا بەهێنراوە کە لەوێدا کامێرا ڕۆڵێکی زۆر لاوێکی بۆ زۆرینە ئەو فیلمە بەچی بەرهەمێنتووە بە کۆمپیوتەر بەرهەماتوە کەواتە ئەمە کۆمەڵێک چالێنجن کە لای ئەوانەی لە بواری سینەمادا ئیشی لەسەرەکان زیاتر ئاشنان بە وردەکارێکەی وەکو بابەتێک کە ئێمە بیر لێ بکەینەوە پرسیاری لەکەین ئێمە بین ئەم بابەتەی ئێستا کە باسمان کرد ئەو تەوەرانەی پێشووتر ببەستینەوە بە کورد و سینەماوە بەڕاستی ئەمەی کە من باسم کرد باسی فەلسفە چۆن فەلسفە ئەڕوانێتە سینەما و فیلم چۆن قسەی لەسەرەکرێت فەیلسوفەکان دید و هەڵوێستیان تێگەیشتنیان چۆن لە سینەما ئیشی کردو تەنها وەکو دەستپێچێک و زەمینە سازیەکە بۆ ئەوی کە من بێمە سەر باسی کورد و سینەما بکەم فیلم سازی بکەم یەکەم خاڵیش کە منەمێ لێرە قسەی لەسەر بکەم ئەوەیە ئیشکالیەتی ناسنامەی سینەمای کوردیە بەڕاستی ئەوانەی کە لە بواری سینەما و فیلمی کوردی ئیژەکەن بەردەوام ئەو قسەکەن و ئەو پرسیارەژەکەن منج بۆ خۆم هەر ئەو پرسیارە ئەکەم ئایا شتێک هەیە بە ناوی سینەمای کوردی لە دیرۆکدا واتە لە ڕابردوودا یا لە ئێستادا ئەگەر هەیە ئایا پێ توخمە پێگەێنەرەکانی خەسڵتەکانی و سینەمایە چین ئایا نەتەوەیە زمانە یاخود پرۆدەکشنەکەی کوردی بێت
دەرهێنانەکەی کوردی بێت، کاستەکانی ئەکتەرەکانی کوردی بن لەلایەن کوردەوە خۆی بەرهەمێنرابێت هەمووی ئەم پرۆسەیە، یاخود ئێمە چۆن بین ناسنامەی ئەو سینەمای دەستنیشان بکەین بڵێ ئەمە سینەمای کوردی لەسەر چ بنەمایە، بە چه خەسڵەتێک بیناسین. لەم ڕوانگەیەوە ئێمە کۆمەڵێک توێژەر و فیلمسازمان هەبووە کە ئیشان لەم بوارە کردووە، بە تایبەتی ئەوانەی کە لە باکووری کوردستانن بەگشتی و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان ئیشان لەسەر ئەم لایەنە کردووە بە توێژینەوە بە کتێب. یەکێک لەوانە نزگین ئەرسەلانە کە خۆی فیلمسازێکە و کتێبێکی نایابی بڵاوکردوە بە 2008دا ئەو پرسیاری وروژاندووە، هەروەها سۆنەرسەر کە ئەویش کتێبێکی نووسیوە لە سەبارەت بە سینەمای نەتەوەیەکی بێدەوڵەت. کۆمەڵێک پرسیاران داناوە کە ئایا ئێمە چۆن دیرۆکی مێژووی سینەمای کوردی دەستنیشان بکەین، ئایا کورد سینەمای هەبوویان نا، چۆن وەڵامی بدەینەوە. هەڵبەت هیچێک لەو پرسیارانی کە ئێمە بۆ نمونەوە ئەتوانین ورتری بکەین ئێمە ئایا هەڵمازگونایی بە فیلمسازێکی کوردی دابنین یان بە سەرەتای سینەمای کوردی دابنین، وانە بۆ نمونە ئەو کارەکانی سەرەتایی کە هەبووە زیاتر کۆمەڵە کارێکن دەچنە ناو چوارچێوەی سینەمای تووشیەوە با بڵێن، وەکو بەڵام لەوانەیە هەندێک کەس وەکو بڵێ نزگین ئاماژەی پێ ئەدات فیلمی ئومێد کە فیلمێکە ئەکرێت بە سەرەتای سینەمای کوردی دابنێت، یاخود سۆنەرسەر پێی وایە سەرەتاکانی بەرجەستەبوونی سینەمای کوردی لە ساڵانی 2000ەکانەوەیە، بە تایبەتی کاتێکە لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکاندا کۆمەڵێک فیلمی وەکو هونەرسەلیم یاخود بەهمەنی قوبادی و شەوکەت ئەمین و کۆمەڵێک فیلمساز و بەرهەمهێنەری کورد کە فیلمەکانی نمایش کرد و دەنگدانەوەی هەبوو لێوە ئێمە توانین بڵێن ئەمە دەستپێکی سەرەتای سینەمای کوردیە. لای ئەم سۆنەرسەر ڕایەکی بۆچوونێکی جیاوازیەکە لە زۆر سەرنجڕاکێشەدا کە توێژینەوەی کردو لەسەر کۆمەڵێک فیلمی لە فیلمە دەرێنەرەکانی کورد، لەوێدا باسی لە ڕەهەندی ئێستاتیکیەکات. ئەو پێی وایە ئێمە بۆ ئەوی دەستنیشانی ئەوە بکەین وەڵامی ئەوە بین و ئایا کورد سینەمای هەیە، خەسڵەتی ئەو سینەمایە چییە و توخمەکان و پێکەنێتەکانی چییە، ئەو پێی وایە ئێمە بەبێ بگەڕێنەوە بۆ ڕەهەندی ئێستاتیکی لەو فیلمانەدا کە لەلایەن دەرێنەرە کوردەکانەوە بەرەمهاتوون. ئەو پێی وایە ئەوانە دەبنێت بە پێناسی سەرەکی سینەمای کوردی، واتە ئێمە ئەبێ بگەڕین بە دوای ئەو کۆدا بینراواندا کە لە فیلمی کوردیان زەق دەبنەوە، کۆدەکانیش لە سێشتان بێوڵاتی بێدەوڵەتی سنوورەکان مەرگ. ئەو پێی وایە لە زۆربەی ئەو فیلمانەی کە ئەو کوونمونەوە دیگرێتەوە بۆ توێژینەوەکەی خۆی دەبنە ئەوەی کە ڕەهەندی ئێستاتێکی ئێمە بتوانین بڵین ئەوە پێناسی سینەمای کوردیە و جای ئەکاتەوە لە سینەمای دەوڵەتانی تر و وڵاتانی تر. هەڵبەت بۆچی کورد سینەمای نییە یان نەبووە، ئەمەش بۆ خۆی بابەتێکی مێژوویەکەیەک باز لە مێژووی سینەمادا بکرێت و هەروەها ئێمە بێ خاڵش لە جیا بکەین و کاڵین کورد مێژووی سینەمای کوردی لە مێژووی سینەماکارێنی کورد جیا بکەین و تۆ ئەکرێت کەسێکت هەبێ بۆ نمونە لە عێراقدا لە ساڵانی سیەکاندا یاخود لە ئێراندا مەسەلەن فیلمی بەرهەمێناوە بە زمانی فارسییان بە عەرەبی کوردیش بۆ بەڕەگەز، ئەمە ئاچێتە خانەی سینەمای ئەو وڵاتانەوە، بەڵام تۆمارەکرێت وەک فیلمسازێکی کورد تۆمارەکرێت نەک وەک سینەماکاری کورد، وەک سینەمای کوردی ببورە. هەڵبەت زۆر جاریش ئەوەی کە ئەو خاڵش کە ئەوڕژێنێت کورد سینەمای نییە، بۆ چوونێکی نەرێنیش لە خۆ ئەگرێت هەندێک لە ئەکادیمیەکان بە تایبەتی ئەو ئەکادیمیەکانی نەتەوەکانی تر کورد سینەمای نییە، بەڵام پێشمان ناڵێن بۆ کورد سینەمای نییە، وەڵامی نادەنەوە تەنها قسە لەسەر ئەوەسن کورد سینەمای نییە، مەبەستی ئەوان دەرخستنی ئەو واقعە نییە کە سینەمایە، بەڵکو جۆرێکە لە نەکولیکردنە سینەمای کوردی یاخۆ سەرهەڵدانی بەڕاستی. وەکوتم کۆمە کۆمەڵێک توێژەری باشمان هەیە لەو بوارەدا کە بە ئینگلیزیشتیان نووسیوە یاخود وەکو کاکوسینە بە فارسی نووسێتی، ئێمە بەها شیشمەکمان هەیە لەبارەی سینەمای کوردیەوە، یعنی با بڵین کە ئەگەڕێنەوە بۆ ئەو ڕەخەز و توخمانی کە لە سینەمای کوردیە هەیە، مەسەلە زیاتر سینەما وەکو بەرخۆدان و بەرگری لە نەتەوەی زمان و ناسنامە لێدا زەقەوێتەوە. ئەمە خاڵێکی تر ئێمە وەکوتمان سینەمای کوردی دەبێت جیا بکەین و لە ناوەڕوونکی ئەوەی کە ئایا گەر ئێمە بەچی بڵێن سینەمای کوردی لەبەرەوەی ناوەڕەکەی باسی کورد دەکات، چیرۆکە، مێژوو، ئەوانەیە ڕووداوێکی کوردیە خودچی ئەم خەسڵت و تایبەتمەندیانە. بەڕاستی ئەبێت ئەوانە ئیشی لەسەر بکرێت بۆ کەسانی کە توێژینەوە کە لەسەر سینەمای کوردی یانێ سینەمای کوردی بەرەو پێش بەرن. بەڕاستی
بۆ نمونە ڕۆلی کوردێک لە سینەمادا لە کاکەیەتە خانەمای سینەمای عێراقی تورکی یا فارسی یاخود هەندێک کەس پێی وایە یەکەم سینەما مێژووی سینەمای کوردی فیلمی زارایە بۆ نمونە ئەو سینەماکاری عێراقی کامەران حوسنیمان هەیە ئەحمەد بەدەرخانمان هەیە بە هەندێک کەس پێیان وایە ئەمە مێژووی سینەمای کوردیە بەڵام ئەم مێژووی سینەمای عێراقە یەلماز بوونای یان لە ئێران هونەرمەند عەبدولحسین سینمان هەیە کە لە ساڵی 1934 فیلمێکی ژیلۆڕی بەرهێناوە یاخود لە ئەربینە فیلمی زاریە کە لەلایەن نزارۆف بەرهێنراوە هەندێک کەس ئاماژە بە ئەمانە ئەدەن بەڵام ئەمانە با بڵین دەستپێکی یاخود مێژووی سینەماکارانی کوردە فیلم سازەکانی کوردە نەک مێژووی سینەمای کوردیە بەڕاستی یعنی ئەگرێت کوردێک دەور و ڕۆڵی هەبوو بێت لە سینەمای جیهانیدا با بڵین هۆلیوود بێ فەڕەنسی بێ ئیتاڵی بێ ئەگەر هەبێ لە هەر وڵاتێک بێ لە سینەمای ئێرانی بێ لە تورکیا بێت ئەمە تۆمار دەکرێت وەک هونەرمەندێکی کورد بەڵام بۆ سینەمای کوردی تۆماربار ناکرێت بەڕاستی پرسیارەکەی کەوتیشم بۆچی کورد سینەمای نەبووە ئەمە باسێکی گرنگە بابەتێکی درنگ وەختیشە بەڕاستی بپرسین بۆچی سینەمای کوردی پێش سەر پێ نەکەوتووە لە کاتێکدا کۆمەڵی سینەماکە فەرمان هەبوو لە عێراق یا لە ئێران لە تورکیا شوێنی تریکاری سینەمان کردو دەست پێش خەربوون لە سیمبۆلی سینەمادا بەڵام بۆچی سینەمای کوردی سەر پێ نەکەوتو پێش نەکەوتووە ئەو هۆکارە بابەتیانە چین ئەو هۆکارە زاتیانە چین لە پشتەوە ئەمەش بابەتێکی گرنگە کە قسەی لەسەر بێت بەڕاستی بۆچی بۆ نمونە ئەگەر ئێمە بەرسین بۆچی کورد حەزی بە چیرۆکە بە جێڕانەوەیە لە کاتێک ئێمە لە سینەماشدا دەفمان هەیە و جێڕانەوەمان هەیە و چیرۆکمان هەیە و ڕوودامان هەیە بۆ نمونە کورد حەزی بە جێڕانەوە بە چیرۆکە بۆ شوانی جوواگردان هەبووە تەنان لە وتارە ئاینەکاندا کە ڕۆژانی هەینی پێشکەشەکرێت زۆربەی زۆری وتارەکان پڕن لە چیرۆک پڕن لە داستان پڕ لە بەسەرهاتی سەدەکانی ڕابردوو باشە بۆچی کورد ئەم ئیکتیفای کردو لەم جێڕانەوەدا حەزی هەبووە مەیلی بیستنی ڕووداوەکانی هەبووە بەڵام نەیکردو بە فیلم مەسەلەن وەکو حاڵەتێکی بینینی نەکردووە نەخسوەتە چوارچێوەی سیناریۆیەکی بینینەوە زیاتر لە وەکو بیستن وەریگرتووە بەرچستەی نەکردووە وەڵامی ئێمە بەڕاستی سەختە من وەڵامی بدەمەوە لەم دەرفەنەتە بەڵام ئەگەر ئاماژە بکەین بۆچی لە ئەوروپا فیلم و سینەما پێشکەوتووە بۆچی وای کردو بینەر سەرنجی بینەر ڕامکێشەیە کۆمپانیەکان بێن بەلایەنە دامەزراوەکان بەیاخی پێبن چنە سیاسەتی کولتوری بۆچی من ئەگەڕێمەوە بۆ ڕای نووسەرێکی ناسرا و دادی ئەمرۆ کە کتێبێکی هەیە زۆر نایابە سینەما چییە بە خوێندنەوەی ئەندرێ بازان یەکێکە لە هەر کتێبە بەناوبانگەکان و جوانەکان کتێبێکی پوخت و کورتە هیوادارم بە کتێبە کوردی لێوەدا ئەو باز لەوە کات بۆچی سینەما توانن کۆنتڕۆڵی شارستانیەتی ئەوروپا بکەن توانن ئاینی کریستانێتی و سەرمایەداری سەرنجی سەرمایەدارەکان ڕابکێشن ئەو پێی وایە دوو هۆکار هەبوون لەوەی کە سینەما لە خۆرئاوا لە ئەوروپا زۆر برەوی سند بێت و بایەخی پێ بدرێتیشێک لەوانە ئەوەیە خۆگرتن و ئولفەتێک بە وێنەوە هەبووە بەڕاستی کە ئەمەش هەڵقوڵاوی باوەڕی سیانەیە لە کریستانیتیدا ئەو پێی وایە ئەمە یەکەم واتە لە ڕووی ئاینیەوە ئاینەکە هاندەر بووە کە خەڵق خۆشەویستێکی هەبی بۆ وێنە بە تایبەتی کاتێککە تۆچیتە کلەساکانەوە پڕ لە وێنە پڕ لە پەیکەر وێنەی بەرجەستەکراوە کەواتە ئیکتیفایان نەکردو تەنها بە بیستنی چیرۆژی ئاینی بەڵکو بەرجەستەش کراوە وێنە کراوە بە تابلۆ بە پەیکەر خاڵشتر ئەو پێی وایە ئەو سیستەمە دارایی کە کلەنسە هەی بووە لە ڕووی بازرگانیەوە زوو دەرچیان بەوە کردووە کە چۆن ئەو ئایکۆنانە واپەت ئەو تابلۆ و وێنانەی کە لە کلەسەکانە هەبوون بایەخی پەیدا بکە و بایەخی ئابووری هەبێت بەڕاستی بۆیە ئەمە وای کردووە وێنەکان ببنەجێی بایەخی فەیلسوف و لاوتیەکان و بازرگانەکانیش کەواتە ڕەهەندێکی کولتوری ئاینی لەوەدا هەبووە کاریگەر بووە هاندەر هەبووە کە سینەما لەوێ پێش بکەوێتە سەرڕێی خۆی و بایەخی پێ بدرێت خاڵشتر کە منەمێنێتدا قسەی لەسەر بکەم ئەوەیە لەوانەیە تر بابەتەکەم بەرەو کۆتایی بڕوات پێویستبوونی سینەما چییە بۆ ئێمە بۆ ئەڵێن لە ئێستادا سینەما پاش ئەوە سەدەیەک سینەما پێویستە بۆ کورد بۆچی پێویستە لەبەرچی ئەو پێویستبوون لە چیا بژێڕینەوە بەڕای من یەشێک لە خاڵە گرنگەکان ئەوەی مێژووە ڕەهەندی مێژووی ئێمە لە ناو فیلمەکاندا ئەتوانین مێژوو بژێڕینەوە
ئەبن بە تۆمارێکی مێژووی وێنەکان گرتەکان بۆ نمونە تۆ وێنەیەکت هەیە لە فیلمێکە لەسەر شەقامێکە ماڵێکە بە کەلوپەلەکانیەوە بە جلوبەرگەکانیەوە ئامرازەکانیەوە باڵەخانەکانیەوە لێنزی کامێرەکە دەبێتە جێڕەوە دەبێتە تۆمارکەریەک دەبێتە ئەرشیفدانێن ئەرشیفێکی مێژووی بۆ ئێمە کە ئێمە زۆر گرنگەکرد ئێمە بۆ نمونە فیلممان هەبووە 50 ساڵ لەمە پێش کە ناو کوردستان نابژیرایە ئایا ئەم فیلمە نابووە دۆکۆمنتێک و سەرچاوەیەک بۆ مێژوو نووسەکان و تێگەیشتنەوەی کە مرۆڤەکانی پێش ئێمە چۆن ژیا و چۆن ژیاون چیان هەبوو شێوازی ژیانیان چۆن بووە سادە بووە ئاڵۆز بووە ڕاستە ئێمە هەندێک وێنەی کامێرامان هەیە بەڵام من باز دەبێنی جوڵاوە بم خاڵشتر سینەما زۆر گرنگە بۆ ئیمێجی بوون بە ئیمێجی کورد مەبەستم لە وێنەی مەبەستم لە وێنە بە مانای ئیمێج واتە کە کورد چۆن وێنە ئەکرێت باشە ئیمێجی کورد واتە کورد لەناو سینەمادا چۆن وێنە ئەکرێت چۆن پێناسە ئەکرێت بۆ نمونە ئێمە بینی لە سینەمای جیهانیدا یان لە سینەمای دەوڵەتان و وڵاتانی دەورو پشتمانە میلەتانی تر چۆن وێنە ئەکرێت بۆ نمونە ئێمە لە هەندێک فیلمی تورکیمان هەیە مرۆڤی کورد چۆن وێنە ئەکرێت یا لە فیلمی فارسیدا لە فیلمی عەرەبیدا چۆن وێنە ئەکراوە هەندێک وێنەمان هەیە نەرێنیە وانە ئەو چۆن لە فیلمە جیهانەکاندا هەندێک فیلمان هەیە کاتێ باسی خۆر مرۆڤی خۆڕەڵاتی ئەکات مرۆڤێکی تیرویست بکوشت دەڕەندەیان تونتیش یا خراپەکار ئەم وێنەیە ئەبێتە ستریۆتایپ واتە مۆڕکە وێنەیەک کە ئەسەپێنرێت بەسەر ئەو گەلانەدا کە لێرەوە دەبینی سینەما وەک چەکێک ئەکرێت وەسفێکی نادروست ببەخشێت بۆ میلەتانە ئەکرێت وەسفێکی دروستی شو ڕاستکەرەوەش ببەخشێت بە گەلەکان ئێمە وەک کورد ئەتوانین ئەوە سوودی لەبینین خاڵێکتر وەکو نەرمەهێزێکی کولتوری واتە سۆفت پاوەر سینەما بەڕاستی کاریگەریی زۆر هەیە ئەو هەموو پارە زەل و زەبەلاحە سامانە زۆری لە سینەماکانە خەرجەکرێت بە خوڕایی نییە تۆ بێنە بەرچاوی خۆت کولتوری ئەمریکی چۆن پەخشە بێتەوە بە هەموو جیهانە لە ڕێگەی ئەو فیلمانەوە ستایلی ژیانی ئەمریکی پاڵەوان بیرکردنەوە دەوڵەمەندی چوزانم مرۆڤی ئازا جوامێری ئەم شتانە سێ دەکەیت لێرەدا لە ناو سینەمادا نەرمەهێزێکی کولتوری شارستانی ئەو وڵاتە ناتوانە هەژمونی خۆیان بسەپێنن یاخۆت بگەێنن بە گەلانی تر بەڕاستی خاڵشتر ئێمە من گۆڕینی دیمەنی ئێمە یعنی دیمەن و ئیمەیجی ئێمە کورد چۆن بتوانێت سوود لە سینەما وەرگێت ئەو چیرۆکە تراجیگانەی کە هەیەی مەسەلەن لە قسەوە لە وشەوە بیگۆڕێت بۆ هێزی وێنە بەڕاستی واتە کورد خۆی وەصف کات خۆی پێناسە بکات لە ڕێگەی وێنەکانی خۆیەوە لە ڕێگەی چیرۆکەکانەوە لە ڕێگەی ئەو فیلمانەی کە بەرهەمێنێت بەڕاستی بۆ نمونە ئێمە باسی بروسلیەکەین بروسلی چەند کاریگەریی هەبوو لە ساڵی هەفتە لە سەدەی ڕابردوودا کە ئەو ستریۆتایپەی کە هەبوو بۆ مرۆڤی چاینیز بۆ مرۆڤی چینەکان سینەکان وەک خەڵکانێکی پێزەردی لاوازی بچووک بەڵام بروسلی وەک پاڵەوانێک چۆن بەرەنگاری ئەو بۆ چوونە ستریۆتایپە ئەمریکیە خۆرئاوایی ئەبێتەوە لە وەک پاڵەوانێک کە لە ڕێگەی کۆنتۆوە ئەم وێنەیە ڕاز دەکات کە لە کاتێکدا ئەو خۆی دەرێنەرە بێت و قوتابی ماستر بوو خاوەنی ماستر بوو لەگەڵ ئەو کەڵچارە ئەمریکیاندا کە کلاشی هەبووە بەرێکەوتنی هەبووە چۆن دەبێتە هەوێنی دروستبوونی فیلمی سینەماکانی ئەمە تەنها وەکو نمونەی باسم کرد خاڵشتر ئێمە توانین سینەما و کاڵچەر ئیندەستری پیشەسازیی کولتوری گەورە دروستکەین بەڕاستی کولتوری کوردەواری و زمانی کوردەواری پەرە پێ بدەین زمانی کوردی زۆر گەشە بکات خەڵک ڕێگەی فیلمەکانەوە سینەماەوە فێری زمان بوێتەوە زمانە ڕەسەنەکەی خۆی لە بیر نەچێتەوە لێش چکە هەژبوونی سینەما و سینەمای وڵاتانی دەوری پشتمان ڕۆژان لە تەلەڤیزیۆنەکانەوە کە پەخشەکرێت دێتە ناو ماڵەکانی ئێمەوە تۆ پێت سیر نەبێت بەشێک لە ماڵەکانمان باسەلەوانەی خانمەکانمان لە ڕێگەی ئەو ئەڵقە تورکیانەی کە هەیە بێت ماڵ و ژیانی خۆی ڕێک بخات بەڕاستی فیلم وەک خوێندنەوە من ئەتوانم بڵێم وەکو بۆچوونی خۆمایە فیلم وەک ئەڵتەرناتیڤێکی کتێبێ ماسێری بکەین چیرۆشێکە جێڕانەوەیەکە بابەتێکە کە ئەبێتە هۆی سەرچاوی ڕۆشنبیری هەروەها لە ڕووی زانستی و تەکنۆلۆژیەوە کە فیلم چۆن لە ئەبێتە هۆی گێڕانەوەی بابەتێکی زانستی بە زمانێکی جیاوازتر ئێمە شتی لێ فێربین ئێتر خاڵی تر زۆر گرنگە بەڕاستی کە من نامەوێت زۆرتر بڕۆم لەوانەیە کاتەکەم بەرەو کۆتایی بڕوات ئەوەی کە
ئەمەوێ جارێکە سەرنجی بخەمە سەر ئێمە چی بکەین فیلمی کوردی پێش بخەین سینەمای کوردی گەشە پێ بدەین چۆن ئیشی بۆ بکەین بەڕاستی من وەکو سەرنجی ئەدەم لە فیلمەکانی خۆماندا زۆر پێویستمان بە ڕاهێنان و پەروەردەکردنی ئەکتەر هەیە بەداخەوە لە بەشێک لە فیلمەکانە لە دراماکانە ئەبینی ئەکتەرەکان باش ڕانەهێنراون پرۆفایان باش نەکردو خۆیان زۆر ماندوو نەکردو پەروەردە نەکراون بۆ بینینی ڕۆڵەکان لە کاتێکە تۆ فیلمێکی جیهانی بینی ئەکتەرێک چەندان مانگ وەرزش دەکات بۆ گۆڕینی قەبارەی دەستەی بۆی ئەو ڕۆڵە بەرجەستە بکات لە ڕێگەی نەوەندەکانەوە تۆ تەماشاگەی کەسێک کە ڕۆڵێک بەجەستە ئەکات هەستەکەیت هەستی کردو بۆ ڕۆڵە خۆی خسووەتە ناو پێستی ئەو ڕۆڵەوە چیرۆکەوە تەنها جلوبەرێک نییە ماکیاج نییە بەڵکو سەیرەکەیت ئێمە فیلمێکت هەیە با بڵێن وڵاتانی دەوروپ شتمەشمەنە فیلمەکە باسی سەدەی ڕابردووە کاتی سەیرەکەیت هەمووی دەموچاوی فیلەر و نەشتەریگەری کرا و میزداقێتی فیلمەکەی کوشتووە بەڕاستی هەندێک فیلمی ئێمەشا لەوانەیە دووبارە بێتەوە خاڵێکتر هەڵسەنگاندن ڕەخنەکردن پرۆسی ڕەخنەکردن لە فیلمەکانی ئێمە زۆر کەمە بەڕاستی کە تۆ بێت ڕەخنەی فیلمەکان بکەیت هەڵسەنگاندنیان بۆ بکەیت بە شێوازێکی جدی تێوری زانستیانە ئیشیان لەسەر بکەیت دوور بێت لەوەی کە تەشهیریان پێێت سوکایەتی و بێنرخکردنی فیلمێکتری بێت بەڕاستی ئەمە لە فیلمەکانی ئێمەدا یاخود لە سینەمای ئێمەدا کە ئەبێ بۆی گەشە بکات ئەبێ هەبێت ڕەخنە زۆر 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 گرنگە سەبارەت بە نووسینی مێژووی سینەمای کوردی زۆر زۆر گرنگە ئێمە دانیشتنی مێژووی سینەمای کوردی باسی سینەمای کوردی و پێناسەکانی و خەسڵەتەکانی و ئەم شتانە بۆ نمونە ئێمە یەکەم کەسێک لەوانەیەکەن باسی مێژووی سینەمای کوردی کردبێت لە ساڵانی هێشتاکاندا بورهانشاوی بووبێت کە باسی سینەمای کردبێت یا کەسێکی بۆ سۆدانیمانەبێت حاج ئیبراهیم عەبدی کە کتێبێکی نووسیەوە یاخود بە فارسی نووسرابێ یا بە ئینگلیزی لە هەندێک توێژەری کوردەوە بەڕاستی پێویستمان بە توێژینەوەی زیاتر هەیە لێکۆڵینەوەی زانستی زیاترمان هەیە ئەمە لایەکتر خاڵێکتر کە پێویستە بۆی سینەمای کوردی پێشێت داق بەرهێنانی دەق ئێمە داقی کلاسی جوانمان هەیە چیرۆکی جوانمان هەیە بەڵام چۆن بتوانین ئەم داقانە بکرێن بە سیناریۆ بکرێن بە هەوێنی فیلم بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە کە ئیشی لەسەر بکرێت چیرۆکی گرنگە مەرجینە چیرۆەکان داقەکانی ئێمە هەر باسی مینەتی و ماڵوێرانی و سیستەم دیدەی مرۆڤی ئێمە بکرێت بە بەشێک لە ژانەکانی فیلمەکانی بێت بەڵام ئێمە زۆر چیرۆکی ترمان هەیە لە هەڵقوڵاوی ژانی خۆمانە کە لەوانێت زۆر ئاسایی و سادە بێت بەڵام گرنگە تۆ لە فیلمەکانە بەرجەستە بکرێت لایەنێکتر سەرمایەگوزاری بەڕاستی بەداخەوە سەرمایەگوزاری و ئەوانەی سەرمایەدارەکانی ئێمە کەمتر بایەخ بە فیلمەدەن لە کاتێکدا کە تۆ ئەبینیت لە مارکێتێکدا یان بۆ کاڵایەکی بازرگانی بۆ برنج و بۆ چایەک ئەو کلیپێکی کچوشی بۆ ئەکرێتێ بە ڕێکلام لە هۆڵۆ زۆرنا و لەشکری لە خەڵک کۆکرێتەوە و منجۆڵ و نازانم چی بەس بۆی بۆ برنجێک ڕکلامی وەکەی لە کاتێکدا برنجەکەی خۆماڵی نیە ئەمە کارەساتە بەڵام ناتوانانی تۆ فیلمێک بەرهەمە بینیت خەڵک پارەی بۆ خەرجکا و سپۆنسەرت بکەن بەڕاستی ئەمە کارەساتە کە ئەبێت سینەماکارەکان خۆیان زۆر کار لەسەر ئەوە بکەن کە ئەوانی کە لە بواری سەرمایه‌داری بازرگانیی شەکەن قەناعەت بکەن کە گرنگی سینەما چییە لە ڕۆی سیاسەتی کولتوریەوە مەسەلەی وەزارەتی خوشنبیریمان بۆ بکات خەڵکتر مۆنتاژیکردنی باشی فیلمی فیلمەکانمان زۆر زۆر گرنگە ئەبێت ڕەنگ تیا بداتەوە خاڵێکتر کامێرا بەڕاستی کامێرا لای ئێمە چۆنە کامێرای جوڵاوی ترابلین ترینەکانمان بەڕاستی سێرەکەم لە فیلمی ئێمەدا بە گشتی کامێراکانمان ئاستێکی زۆر پێشکەوتو نییە بە بەراوە بە فیلمەکانی تریشی هەن ئەمەی کە من ئەمەوێت کۆتایی پێ بێنم بەرەو کوردیوت بەڕاستی پێویستبوونی سینەمای ئێمەوەی کە کوردیوت دروستکەین واتە سینەمای کوردی بێت وەک چۆن هۆلیوود هەیە یا بۆلیوود هەیە یاخود نۆلیوود هەیە ئێمەش سینەمایەکی سەربەخۆی خۆمان هەبێت لە سیاسەتی کولتوری هەرمدا جێگەی هەبێت بایەخی پێ بدرێت ئیشی لەسەر بکرێت وەکوتم بۆ ئامراز و میکانیزمانەی کە هەیە ببێت بەشێک لە سیاسەتی کولتوری ئێمە ببێت بە دەواازەیەک بۆ دیالۆگی شارستانی ئێمە لەنگەلەکەلانی جیهاندا خۆشبەختانە وکوتم لە 2000ەکانەوە کۆمەڵک فیلمی گەورەی کوردی بەرهەمێنراون لە گەلانی ترا نمایش کراون لە سینەماکانی جیهاندا قسەیان لەسەر کراوە ئەمە زۆر زۆر گرنگە و سوپاستان دەکەم بۆ هەر سەرنج و تێبینیەک لە خزمەتانم هیوادارم لە بۆ چوونەکانم لە سەرنجەکانم لەم بابەتەی کە پێشکەشم کردن سود و قازانجێکی هەبوو بێت و چۆنڵێن بەردێکمان خزمێتە سەر ئەو خەرمانە گەورەیە کە هەیە.
کاک نەوزادگیان دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین بابەتێکی تێر و تەسەل و جوان بوو و بابەتێکی زۆر زۆر پێویست بوو بۆ ئێمەی کورد بە تایبەت بە بۆ فیلم سازان چونکە سینەما بەبێ بوون و پایەیەکی فەلسەفی ئەلبەتە هیچ شوناسێک بۆ خۆی دروست ناکات ئەوە من ویستم لێرە پرسیارێ بکەم و خۆم نێمە ناوە بەڵام وتم نەوەکو هین ئاگار لە نووسینەکە نەبێ بۆیە ئەو پرسیارەم واهێنا ئایا بوونی فیلم و سینەمایەک بۆ کورد ئەتوانێت هەوڵی شوناسی نەتەوەیی لە زیاتر هەوڵە سیاسیەکان زیاتر جێ خۆی بگرێتەوە جۆر لێمە کاک نەوزاد کاک سەرگەوت جەناب زانم زۆر بەباشی لە پرسیارەکە تێ نەگەیشتم نەگەیشت بەدە من پرسیارەکە باشی با من وا قسە بکەم ئێمە تا ئێستا وەکو میلەتانی تر لۆبیەکمان نییە تا سیاسیەکانمان لە ڕێی چالاکیەکانی خۆیانەوە بتوانن شناسی نەتەوەیی کورد بۆ دنیا بسەڵمێنن ئێمەی کورد سیاسەکانمان من پێم وایە نەیانتوانین بەڵام پێت وایە ئێمە توانین لە ڕێی فیلم و سینەماوە ئەو شوناسە هەوڵێک هەبێت بتوانین ئەو شوناسە نەتەوەیە بەرز و بڵند و پایە بڵندتر بکەین کاک نەوزاد گوێ لێ دەنمە کاک نەوزاد کاک نەوزاد گوێ لێ دەنمە کاک سەرکەوت بۆ وەڵامی پرسیارەکە بدەمەوە نازانم توازانم تۆزێک تۆڕەکە ئینتەرنێتەکە خاوەوە بەڵام پرسیارەکەت گەیشت من لێ حاڵی بووم من سینەما بە زمانێکی زۆر سەربەخۆ ئەبینم بە زمانێکی هونەری ئاسباڵا ئەبینم پێم وایە سینەمای کوردی ئەگەر پێش بکەوێت گەشە بکات بکەوێتە سەر پێی خۆی ئەتوانێت وێنەیەکی زۆر جیاواز و ڕاستتر و حەقیقیتر پێشکەش بکات بە دنیای دەرەوە سەبارەت بە مرۆڤی کورد جاکە منەڵم وێنەکە پێشەش کات مەبەستم ئەوەیە کە هەڵم سینەما ئێمە تەنها نەکەین بە ئامرازێکی سیاسی زمان هونەرەکەی پژین من لەگەڵ ئەوان نیم تۆ بیکەی بە تەنها بێت سینەما یاخود فیلمی کوردی جێڕەوەی نامەتی بێ و ببێ بە چیرۆشێکی مێژووی ڕاستە مەسەلەن بۆ نمونەی ئەنەفارمان هەیە هەڵەبجەمان هەیە جینۆسایدەکانی ئێزدیەکانمان هەیە ئەو قەیران و کێشانێکی هەگەورە هەبووە بەڵام ئەمە ژانرێکی سینەمایی بێت جۆرێک لە فیلمەکانە بۆ نمونە توانین لە فیلمی دۆکۆمنتیا بێت یان لە زنجیرێکی دراماییە بیکەیت بەڵام سینەما و بە گشتی هونەری سینەما و هونەری فیلم وەک زمانێکی سەربەخۆیی ئەبێت سەربەخۆیی خۆی هەبێت و جیابێت تەناوکو ئامرازێکی سیاسی تەماشای نەکرێت بەڵکو خۆی ئەم هونەرە بەرگی لە خۆی بکات بەڵام دەرهێنانەکەی لە چیرۆکەکانی یاخود بابەتەکانی نواندنەکەی کاسینەکەی هەموو شتێک نزیک بێ لە جیهان بینی مرۆڤی کوردەوە کوردی ژۆک و گەلانی تر هیچی کەمتر نییە بەڕاستی توانای گەورەمان هەیە ئێمە بەڵام ئەم توانایانە لەوانەیە کۆنە کرابێتنەوە پەروەردە نەکرابێتن پێ نەگەیشتی بێتن بەباشی سەران دەرنەهێنرابێت بۆیە ئەکرێت وێنێکی زۆر سەربەخۆ و جوانتر ببەخشن بە دنیای دەرەوە سەبارەت بە مرۆڤی کورد بەڕاستی کاک نەوزاد من بۆ چونێکم هەیە لەسەرەوە خۆ ئێمە دیمانە جارەبا پێشە شتێک هەرتۆ وەرە لە یۆنانەوە با دێنی تاکو ئێستاکە لە دەقە شانۆیەکانەوە تۆ هەر هەمووی باس لە ژانەکە باس لە ئازارەکە باس لە مەینەتی میلەتەکانی خۆیانەکەن باز لە مەینەتی ئەو کارە ساتانی کە بەسەر خەڵکی خۆیانە هاتووە زۆربەی باس لەواتە گەر هەمووی نەبێت زۆربەی باس لەواتە تەنانەت کاتێک کە باسی کۆشتی پاشاکانەکەن کە بۆین شەکسپیر کە لە زۆربەی بەرهەمەکانی کە باسی کۆشتی پاشاکانەکە و لە کاتی وەنانیەکانیشە هەماشتە بووە کە باسی کۆشتی ناو کۆشتیان کردو کەچی ڕووەدا و لەگەڵەوە کە
لە یۆنانیەکان لەگەڵ خواکانیانە کێشیان ململانیان لەگەڵ قەدەرە لەگەڵ کارەنووسە ئەمە هەر هەمووی ڕنگدانەوەی واقعەت بۆ کە لەناو خەڵکەکە خۆیانەوە بووە بۆەوە شەرمەینەتی بووە ئەی بۆ ئەوانەمانەوە بوونە شوناس و بەڵام من پێم وایە لەسەر بنەمایەکی فەلسەفی بووە بۆیە ئێمە باسی هەڵەبجەمان باسی ئەنفالمان ئەو چیرۆکانەمان و ئەو چیرۆکی ڕۆژانەمان کە ئێستا زۆر چیرۆکی زۆر بابەتی نایاب و دانسقە هەیە لە ژانی خەڵکەکەمانەوە بەڵام پێویستی بەوەیە بنەمایەکی فەلسەفی هەبێت ئەساسێکی فەلسەفی و بە زمانێک خطابێکی تازەتر لە سینەمایە تەڕەحکرێت کە نەمردێت ئەمە بۆ چوونی منە یعنی ئەکرێ بۆ ئێمە عنی دەبادێ باسێنتان نەکەین بەس لە دیکۆمانتاریە باسەکەین دیکۆمانتاریش هەر هەمان ئەگەر بێت فیلمسازەکە پاشخانێکی فەلسەفی و ئیستاتیکای جوانی نەبێت پێم وایە ناتوانێت فیلمێکی جوان پێ بدێنێ بۆیە فیلمەکانمان نادێ بەسانی گیانی بڵێ منیش هاوڕام لەگەڵ بۆ چوونەکەی جەنابتان ینی ڕنگدانەوەی مرۆڤ واقعی ژیان ئێش و ئازارەکانی خەونەکانی هەڵچوونەکانی تووڕەنبوونەکانی ئەو قەیران و کارەساتانی بەسەرایەت هەندێک شت هەیە تو ئەکرێت بە شێوازێکی زۆر زمانێکی ڕاستە و خۆی زەقی کردێتەوە ئەشتوانی ناڕاستە و خۆ باز لەو شتانە بکەیت لە کێشەکانی مرۆڤ بکەیت کە هیچ جیاوازتر نەبێت لەگەڵ گەڵانی جیاوازدا هەندێک بابەت هەیە کە بابەتی گردردونی جیهانین هەموو مرۆڤایەتی ئەگرێتەوە بە ئێشە ئازارە خۆشەویستێت و ڕەبوونە وێرانبوونە ئەمانە ئەمە گەڕێتەوە بۆ جۆری چیرۆکەکان جۆری تاقەکان تێماکان کە هەڵەبژێرێت ئەو ژاندە فیلمەی کە ئیشی لەسەر دەکرێت و هیچ کێشەشی نییە ئەمانەشی تێدا بێت مەبەستم ئەوەیە کە ئێمەڵم سینەما نەبێتە ئامرازێکی سیاسی مەبەستم لەوەیە ئەوە هەر بەخۆی هوەری خۆی پارێزێ لایەنە ئێستاتیچەکەی بەدیدێکی قوڵی فەلسەفیانەوە ئێمە بچینە ناو بابەتەکانەوە بە چیرۆکەکان بەو شێوازە سادەیە نەبێت کە گێڕانەوەی ئەوە بێت کە تەنها ینی من بۆ مەبەستم چییە تۆ ناکرێت هەمیشە مرۆڤی کورد واوێ نابکەی مرۆڤێکی چەمساوی بەدبەختی لێ قەوماوە مرۆڤێکی کزۆڵی داما و بەرچەستە بکەی بۆ جیان کاکە لە ناو مرۆڤی کوردیشدا ئەم چەسانەوەش هەیە قەدەغەکردنی زمان هەیە کولتورەکەی داگیرێکی وڵات داگیرێکی بەڵام خەڵکت خەونی زانستی هەیە خەڵکی خەونی هوەری هەیە ئیژەکات بیرەکاتەوانە داهێنانی تایە بەرهەمی تا ینی تۆ ئەکرێت ئەم نمونانش بکەی بە چیرۆک و بابەتی سینەمایی باشە مەبەستم لەوەیە بەڵێ منش نا لەگەڵ کام کات نەوزادجانێمە با زۆر دوور نەڕۆی کۆسێرەکەی ئێستا لەم تەمەنەیە لە زۆنی سەوزا فیلمێکە کرێت کە پەیوەستە بە زۆنی سەوزەوە لە زۆنی زەردا لێ نادرێت فیلمێک لە زۆنی زەردا پەیوەستە بە زۆنی زەردەوە لە زۆنی سەوزا لێ نادرێت خەڵک سەیری ناکات و ئەمە کاری کردوتە سەر بازار سینەمای کوردی تەنانەت ئەو فیلمانە لە هۆڵەکانی ئەوەیە هیچ پارە ناکات ئەوە بێزگەلەوە لەوەیە ئەو لایەنانە ڕێگەی پێنەدەن لێ بگرێت بەڵام هەر پارە ناکە خەڵک ناتێ بۆ سەیری یعنی ئەمە گەورەترین گرفتە بۆیە من بەگەڵەوەیە سینەما نابێت خۆی پەیوەستە ببێت بە کەڕەنای لایەنە سیاسیەکە ئەبێ بۆ خۆی سەربەخۆی بچووکاتەوە بەڵێ بوو بە هی ئەوان خۆی بچووکەکاتەوە ئەوان بکە خۆی بچووکەکاتەوە بەڵام ئەگەر چاوەڕی دەستی ئەوانی نەکرد پشتی بەخۆی بەش ئەتوانێت سەرمایەیەکی تایبەت بۆ خۆی دروستکە و بازارێکی جیهانیش بۆ خۆی دروستە ئەمەیە پرسیارێکی کەم هەیە ئەمیش ڕوو لە جەناب کات نەوزادجان ئێمە بەیت و لاوک و حەیرانمان هەیە کە لە ڕێی بەیت و لاوک و حەیران تا ڕادێت هەنێ لە هۆرەکان هاتوون چیرۆکیان گێڕاوەتەوە دەردی وەکو تۆ باسی کرد لە پێشە ئەمە گێڕانەوەیە بۆ جاران ڕووداوەکانی جارانمانیان هێناوەتەوە بۆمانیان هێناوە و باس کراوە و زیینیان کردێتەوە لە لای بێژەرەکانمانەوە بەی بێژەکانەوە لاوک بێژەکانەوە وە لە دیوەخانەکانە لە ماڵەکانە جاران تەلەڤیزۆن نەبوو شتێک نەبووە هەموو دانیشتون بە دیارەوە فیلمێ بۆ خۆی کۆمەڵێک لەوانە بە زیینەتی ماونەکەن چونکە ئەو کەسێک کەوتویەتی خۆڕسکانە بەبێ ئەوەی خۆی بزانێ پاشخانی فەلسەفی ئستاتیکایی جوانی لە ئەدەبا لە خۆی گرتووە ئەو بابەتانە تۆ بڵێ ئێمە بتوانین وەکو فلیم ساز ئەمە پرسیارێکە بۆ جەنابەت لەسەر بنەمایەکی فەلسەفیانە ئیشی لەسەرکەین و
بتوانین بیانکەین بە فیلم. کاک نەوزاد هێڵەکەمان بچڕە. ئازیزان دۆستان زۆر زۆر سوپاسی کاک نەوزاد دەکەین و دەستخۆشی. کاک نەوزاد گیان بەخێر بیتەوە. سپاس دەکەم نازان بڕا. کاک نەوزاد ئاگات لە پرسیارەکەم بوو یا دووبارێکەوە. پرسیارەکە پێشەکەیم گوێ لێ و بەس پرسیارەکە چییە بە دیاریکاری نازانم. جا باسم لەوە کردوتم ئەو بۆی لاوکانە ئەو چیرۆکانە کەسەکان کە جێڕاویانیانەتەوە هەنێکیان ماون ئەوانەی کە ماون زیین و ماونەتەوە بەردەوام ئەوە ئەلبەتە ئیستاتیکایەکی جوان و پایە بەرز و فەلسەفەیەکی جوان لە پشتێکی خۆڕستانە هەنێکیان نەماونەتەوە چونکە کاڵ و کرژ بوونە خۆتەزانی و پێسا زۆر گۆرانی هەیە زۆر بەرهەمەیە چیرۆکەیە نووسێ کاڵ و کرد کە نانێنێت هەرە و فیلمانەش کە کاڵ و کرد نانێنێت ئەوانە ماونەتەوە ئایا ئەوانە ئەتوانین ئێمە لەسەر بنەمایەکی فەلسەفیانە جارێکی کە ئیشی لەسەر تەلەڤیزیۆنکەین بەفیلم بۆ ناتوانین کە ئەمانە هەمووی هەوێنن مەبەستم بنەما بەڵێ کاک سەرکەوت بۆ ناتوانین ئەمە هەمووی ئەتوانیت ئەمە کاک سەرکەوتیان ئەمە کەوێتە سەر سەدیقەی دەرهێنەر داق بەڕاستی وگوتم چۆن تۆ ئەم دقانە ئەم کولتورە زارایچیە میلیە فەرهەنگە چۆن تەحویلەکەی تەوزیفەکەی لە داقێکدا ئەم دقا بێتە هۆی بەرهەمێنانی فیلمێک بەڕاستیەکەی بە سیناریۆیەک ئیشی تیاکەی ئەمە کەوێتە سەر هەڵبژاردننی بابەتەکە لێزانی وەستایەک کاک نەوزاد وابزانم هێڵەکەمان تەواو نییە بۆیە دابڕێن ئازیزان دۆستان لێرە کۆتایی بە لایڤەکەمان هێنین و زۆر زۆر سوپاسی بەڕێز کاک نەوزاد دەکەین کاک نەوزاد گیان وابزانم کۆتایی پێبێنین باشترە دیارە ئینتەرنێتەکە بیتر بەرەو خەلە لە ڕوا زۆر زۆر سوپاس دەکەین شەیەکی درەنگە بابەتێکی زۆر پێر و فڕ بوو من لە لای زۆر زۆر پێ زەرور بوو نەک پێبازی و پێ زەرور بوو وانەیەکی سەر چاوەیی بوو دەستان خۆش بێت ئازیزان دۆستان ئەمێ ئاگادارتان کەم یەکشەمی داهاتوو لەگەڵ هاوڕێی میوزیسیان هێمندەریا کە ئەو بۆ خۆی دراما ژەنە بەڵام شارەزایی یا ئاگاداری یا لە چەند بەرهەمێکی سینەماییە ئیشی کردووە فۆڕیتم اینجا بۆیە کەوەری داهاتوو کاک هێمندەریا لەسەر ریتم لە کاریگەریە دەنگەکانی فیلمایە بۆ هیواین هەمومان بتوانین کەوارەی لەگەڵا بگرین سوودی باشی لێ ببینین دەستی هەموو لایە خۆش کاک نەوزادیان زۆر زۆر سوپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایە